خێزانین کچین خوشکین کەواتە پێویستە ئاگاداری ئەو خاڵە بین دوژمنانی ئیسلام ئەوانەی کە چاویان بە ئیسلامدا هەڵ نایە بەردەوام پیلان دائەنێن پیلانەکانیشیان بەڕاستی زۆربەی سەری گرتووە ئەوان دەیانەوێت دوژمنانی ئیسلام دوژمنانی حەیا و شەرم دەیانەوێت بە داکەندنی بەلابردنی باڵاپۆشی و حیجاب دەیانەوێت کۆمەڵگایەکی خراپ دروست بکەن بۆچی؟ چونکە ئەو کاتە دەتوانن هەوا و ئارەزۆکان و شەهوەتەکانی خۆیان تێر بکەن چونکە ئەگەر ئافرەتی بە شەرم و بە حەیا هەبێ ئەوان ناتوانن شەهەواتی خۆیان تێر بکەن بۆیە دەیانەوێت لە ناو موسڵماناندا کۆمەڵگایەکی خراپ دروست بکەن سافیرە بۆ ئەوەی کە ئەوەی دەیانەوێت هەدەفیانە هەم خۆیان تێرکەن هەم موسڵمانانیش بەرەو جەهەنم برن بۆی هاوڕێیان زۆر بێ لە ناو دۆزەخدا چونکە ئەو جەوە فاسدە ئەو جەوە خراپە کە ئەوان دەیانەوێت بەدی نایەت ئەگەر ئافرەتان هەمویان داپۆشراو بن بۆیە دەیانەوێت بە ناوی ڕۆشنبیریەوە بە ناوی پێشکەوتنەوە بە ناوی ئەوەی خۆت مەکە پیرێژن خۆتۆ پیرێژنی ئەم عەبایە چییە و ئەم حیجابە چییە و ئەم باڵاپۆشێ چییە دەیانەوێت کۆمەڵگای ئێمە دابڕنن لە شەرم و لە حەیا ئەوانەی کە تەمەنێکمان هەیە زۆر بیرمان دێت دایکەکانی ئێمە کە تەمەنێکیان هەبوو لەگەڵ نەنکەکانی ئێمە و پور و کەسوکارەکانی ئێمەدا دەمان بینین کاتێک کە لە ناو پێ کۆمەڵی پیاوە ئاویان بخواردایە ئاوایان دەکرد بۆی پیاوەکە دەمیان نەبینیە ئاوەکە دەخۆنەوە ئەوە نەنک و دایکی ئێمە بوون نەک ئەم ئافرەتانەی کە ئێمە بەرەو خراپەکاری دەبن چونکە ئەوان دەیانەوێت خۆیان تێرکەن ئافرەتیش بە شەرم و بە حەیا و داپۆشراو بێ ئەوان ئیشەکانیان سەر ناگرێ بۆیە دەیانەوێت کۆمەڵگایەکی فەساد بەدڕەوشت دروست بکەن لە ناو موسڵماناندا و دروستیشیان کردووە ئەوەی ئێستا هەیە 10 ساڵ لەمەوە پێش 15 ساڵ لەمەوە پێش نەبوو ئەوەیشی ئێستا هەماوە ئەگەر ئاوا بڕە 10 ساڵی تر ئەوەش نامێنێت حديثك صحيح جامع صغير هاتو خوشويستي خواه فرميه صلى الله عليه وسلم وشر نسائكم المتبرجات المتخيلات أو خشكي إيما دقريتوا كتشي إيما دقريتوا خيزانو دايكي إيما دقريتوا أقل أعمى بيت خرابترين آفرتنا مسلمانان خرابترين آفرتي إيوا شرطرين آفرتنا وإيوا كيا با پێ بڵێ مسەقف با پێ بڵێ ڕۆشن بیرم با بڵێ من پێشکەوتوم با بڵێ من خۆم ناکەمە پیرێژن خراپترین ئافرەتن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم المتبرجات ئەوانەی سنگیان دەرەخەن سەریان ڕووتەکەن لاشەیان ڕووتەکەن جلی تەسک و تەنک لەبەر دەکەن دێ بۆ مزگەوت کاکەم ئەم جاژنەکەی خۆی دەڕازێنێتەوە و کچەکەی خۆی دەڕازێنێتەوە فول خۆی دەڕازێنێتەوە سینگ و لاشە و سەری دەردەخا و قژی خاو دەکاتەوە دەڕوا بۆ ناو شای و هەڵپەڕکێەوە بۆ ئەملاو ئەولاو کاکەشم ئەهلی مزگەوتە بەداخەوە ئەو نوێژە هیچ تەئسیرێکی بەسەر خەڵکەوە نییە ئەوە کارەساتەکەی ئەوەش کە ئاوا قژی خاو کردوتەوە ئەوەش کە سنگی دەرخستەوە بۆ خەڵکی بێگانە ئەویش نوێژ دەکات زۆر جاش خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەوانە خراپترین ئافرەتن کە سافیرن ئەڕۆن لە خۆیان باین تەکەبورەکەن ئێمە جوانین لاشەی خۆیان دەرەخەن پیاوەکەشی دەڵێ دەی جسمی خۆ دەرخەبا خەڵ ژنەکەی فڵانکەس جوانە لەم چەند ساڵا لە تورکیا بوومەلەرزەی گەورە ڕوویدا پار بوو پێرار بوو کەی بوو یەکێک لەو شتانەی کە زۆر کاریگەر بوو ئافرەتێک لە ژێر داروپەردووە بوو لە ژێر ئەو شتانەدا مابوو کە ڕووخا بوو بەسەریا ئەو ئافرەتە لەوانە لە ماڵ خۆیان بوو بێ لە پڕێکە خانەکە ڕووخاوە بۆیە هەرچەندە نێوتیان وەرە دەرەوە لە کاتێکا زۆریش مابووەوە بێتاقەت بێهێز برسی وتی وەڵڵاهی هەتاکو لەچکم بۆ نەهێنن خۆمدا نەپۆشم نایەمە دەرەوە بۆیان هێنا
ئەمجا بە پۆشتایی هاتە دەرەوە لە ناو ئەو شوێنەدا. ئێمە پێویستمە بە ئافرەتی ئاوایە، بەڵام دژمنانی ئێمە ئەم ئافرەتانیان ناوێ، شەیتان ئەم ئافرەتانەی ناوێ. ئافرەتێکی دەوێ بەڵێ بە هەموو پیاوێ بکە، لە خزمەتی هەموو پیاوێکا بێ. شەیتان و دژمنانی ئەم ئیسلام ئەویان دەوێت، بۆ ئاگادار بن ئەوان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر پیلانمان بۆ دانێن. خوشکی بەڕێزم کە خێزانەکانی ئێوەیە، کچەکانی ئێوەیە، خوشکەکانی ئێوەیە، دایکەکانی ئێوەیە، لاشەی خۆت، جسمی خۆت، سینگی خۆت، ملی خۆت، قۆڵی خۆت، قاچی خۆت، قژی خۆت بۆچی بۆ خەڵکی بێگانە دەردەکەی؟ لە ئاهەنگەکانە، لە حەفلەکانە، لە بۆنەکانە. باشە ناترسی ڕۆژێکدا ئەو لاشەیی تۆ بەپێی قورئان ئەو لاشەی تۆ شایەتی خراپت لەسەر ئەدات؟ نازانی ڕۆژێک دێت بە کفنێکەوە داتەپۆشن؟ بۆ وا دەکەی بۆ لەخوا ناترسی. لە حەدیثێکی صحیح مسلم داهاتۆ خۆشەویستی خوا فەرمیە صلی الله عليه وسلم ئەمە حەدیثە هەتا ئێرە بڵێ من دڵم پاکە، دڵپاکی نایخوا، دڵ خائیسە، تۆ سافیرەی، تۆ خراپترین ئافرەتی بە وەصفی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تۆ ئەم ئافرەتەی ئەگەر تۆبە نەکەی، نەگەڕێتەوە بەلای خوا بۆ بازاڕەکان و بۆنە و ئاهەنگەکان، بۆ شایەکان، سەرت ڕوتکەی، سینگت ڕوتکەی، لە چک نەکەی، خۆدا نەپۆشی، تۆ ئەمە سەرنجامی قیامەتەکەتە ئەگەر ئابەم شێوەیە بمریت. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم دوو تاقم هەیە، دوو کۆمەڵ هەیە ئەهلی ئاگرن، من نەیانم بینیوە، بەس ئەهلی دۆزەخن. ئەهلی دۆزەخن. ئیتر خۆ بە قسەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم بە قسەی تۆ نابێ، بە قسەی ئیبلیس نابێ کە خسێتە مێشکتەوە من بەهەشتیم. چیم کردووە؟ چیت نەکردووە؟ ئەمەت کردووە. ئەهلی ئاگرن یەکەم شتێ، من ئەهلی النار. بەڕەحەمترین کەس وا دەڵێ کە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. ئەو ئافرەتانە کێن؟ نیساء کاسیات عاریات، بە حساب جلیان لەبەرایە، بەس ڕوتن، پانتۆڵی لەپیایە، جلێکی تەسکی و تەنگی لەبەر کردووە، ئەڕواتە ڕێوە متەکەبیرە، خۆی بە گەورە دەزانێ، من جوانم، من باڵام جوانە، من وام تەکەبور بەسەر خەڵکیدا دەکات. ئەمانە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەم ئافرەتە سافیرانە بە حساب پۆشتن بەڵام ڕوتن لە ئەسڵا. ئەوە نەبێت جلیان لەبەرانێ، بەڵام جلیان لەبەرایە بە کەڵک نایە. خۆیان جوانەکەن بۆ دەرەوە، بەڵام لە ماڵەوە پیاوەکانیان لیان بێزارە. خۆیان جوانەکەن بۆ دەرەوە، بەڵام حساب بۆ پیاوەکانیان ناکەن لە ماڵەوە. ئەوە کارە ساتەکەیە زۆرێکیان. خۆشەویستی خوا فەرمی صلی الله عليه وسلم ئەو ئافرەتانە کە بە لەون جەولار دەڕۆنە ڕێوە، سافیرن، ئەوانە یەکەم ئەهلی ئاگرن. دووەم فەرمووی ولا لا يدخلن الجنة ولا يجدن ريحها. ناڕۆنە بەهەشتەوە، بە کچەکەت بڵێ، بە خوشکەکەت بڵێ، بە خێزانەکەت بڵێ لا يدخلن الجنة، ناڕۆنە بەهەشتەوە ئافرەتە سافیرانە ئەگەر تۆبە نەکەن، ولا يجدن ريحها، بۆنی بەهەشتیش ناکەن. ئیتر تۆ هەر بڵێ من مسەقەفم، تۆ هەر بڵێ من ڕۆشنبیرم، تۆ بڵێ هەر من خۆم ناکەمە پیرێشن، ئەوە سەرنجامەکەی تۆیە ئەگەر تۆبە نەکەی، ئەگەر خوا ڕەحمت لێ نەکا. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئەهلی ئاگرن ناچنە بەهەشتەوە، بۆنی بەهەشتیش ناکەن. چێ لە ئێوە پێی خۆشە خێزانەکەی شمولی ئەم حەدیسە بکە؟ چێ لە ئێوە پێی خۆشە کچە جگەرگۆشەکەی ئەم حەدیسە بیگرێتەوە؟ چێ لە ئێوە پێی خۆشە خوشکەکەی بیگرێتەوە، دراوسێکی بیگرێتەوە، پورەکەی دایکەکەی بیگرێتەوە؟ کەس دەیکەواتە بیسەلمێنە، بڵێ بۆ خاتری خوا خۆت داپۆشە، بەوە نابیتە ڕۆشنبیر، بە قسەی شەیتان بکەی فەرمانی خوا بشکێنی. کۆمەڵی ئافرەت هاتە خزمەتی دایکی ئیمانداران عایشەی خێزانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. جلێکی تەنیکیان لەبەراو، جلیان لەبەراو، بەڵام تەنک بوو، جلەکانیان تەنک بوو، زۆر تەنک بوو. عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمووی ئەگەر ئێوە ئیماندارن، ئەگەر خۆتان بە باوەڕدار دەزانن، ئەمە جلی باوەڕدار نییە.
منیش دەڵێم خوشکەکانم ئێوەی کە لە بازاڕ و بۆنە و ئاهەنگەکانە جلی تەسک و تەنک لەبەر دەکەن زۆرێک لە لاشەتان بە دەرەوەیە ئێوەش ئەگەر ئیماندارن ئەگەر باوەڕدارن ئەگەر موسڵمانن ئەوە جلی ئێوە نییە نەبەخوا جلی ئێوە نییە ئەگەر ئافرەت فەساد بوو خراپ بوو لە کۆمەلگادا کۆمەلگا هەمووی خراپ دەبێت بۆ چونکە ئافرەت واتە دایک ئەو دایکی کە مناڵ پەروەردە دەکات ئافرەت واتە خوشک واتە کچ واتە خێزان بۆیە کاتێک کە ئافرەت خراپ بوو دوژمنانی ئەم ئیسلامە ئافرەتیان خراپ کرد هەدەفی و ئامانجی خۆیان دەپێکن چونکە دایکەکان کچەکانیان پەروەردە ئەکەن خۆتان دامەپۆشن لەگەڵ کچەکەی دێ بە بازاڕ دەڕوا بۆ ئاهەنگەکان کچەکەی سافیرەیە ئەو دایکە خراپەکەن کچەکەش خراپە بێ ئافرەتەکە خراپەکەن تەماشا دەکەی ئەوان تەئسیرات و کاریگەری تەواویان لەسەر کۆمەلگا هەیە ئەوان ئێستا نیوەی کۆمەلگانین بەڵکو لە نیوەی کۆمەلگا زیاتریشە و ئەوەشی بە ئافرەت دەکرێ بە پیاو ناکرێ لە خراپەکاریە بۆیە ئەوان دژمنانی ئەم ئیسلام و ئەم دینە پیرۆزە دەیانەوێت جلوبەرگی شەرعی باڵاپۆشی لە ئافرەتانی ئێمە دوورخەنەوە ئەو کاتە ئەو کۆمەلگا پیسێکی خۆیان دەیانەوێت دروست ئەبێت نەک 20 ساڵ لەمە پێش نابێت کەمترش لە 20 ساڵ کۆمەڵی ئافرەتی بە جلی ناشەرعی و جلی خراپە و هاتنە ئەم شارەوە تەماتە بارانیان کردن ئێستا کچەکان و خوشکەکان و خێزانەکانی خۆمان ناوایە تەماتە باران نەما ڕۆشت وردە وردە غیرەتمان لێ دەسێننەوە ئیمانەکەمان لاواز دەکەن مناڵە تەماتە بارانیان کۆم لەگەڵ ئەوەدانی تەماتە باران کرێ بەڵام بەسمەی کۆمەلگا ئەوە خراپ بوو هەموو شتێکی بەلاوە ئاساییە مناڵم بێڕێزی بەرامبەریان کرد نەسیحەتێک کرێ بکرێ بەڵام بێڕێزی بەرامبەر هیچ کەسێ نابێ بکرێ بەڵام بەسمان ئەوەیە کۆمەلگا ئێمە ئەو شتانەی قبوڵ نەکرد ئێستا هەموو شتێک قبوڵ دەکا وردە و قبوڵی دەکەین چونکە ئافرەت ئەگەر خراپ بوو زۆر ترسناکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح بوخاری مسلیمدا هیچ فیتنەیەکم جێ نەهێڵاوە بۆ پیاوان زەرەری زیاتر بێ لە ئافرەت کەواتە ئەمڕۆ مشکیلەکە ئەوەیە ئێستا تۆ کام خانووی جوانە کام ڤێلای زۆر ڕاقیە سەیری بکە کام ساری زۆر گرانبەهایە بای سەتەها دەفتەر بێ بەقەت ئەم خانووە دۆلار ببینە بەقەت ئافرەتێک کە جوان بێت تەئسیری لێ ناکات بۆیە خەتەرە ئەوانش دەیانەوێت لە ڕێی دایکەکانمانەوە تێکیان بدەن خوشکەکان و ژنەکانمان تێک بدەن ئەو کاتە هەدەف و ئامانجی خۆیان بپێکن کە دایک خراپ بوو خوا ڕەحم نەکا مناڵەکەشی خراپ دەبێت چونکە دایک کاریگەری زیاتر هەیە لەسەر مناڵ هەتا باوک بۆیە ئەو کاریگەری کە لە ئینسان بەرامبەر بە ئافرەتی بۆی دروستە بێ بەرامبەر بە دنیا و ماڵ و سەرۆت و سامان و خانوو دروست نابێ بۆیە ئەوانش دەیانێت ئافرەت خراپکەن و خراپیشان کردووە و خراپتریشی ئەکەن ئەگەر ئێمە ئاوا بێمەوقیف بین بێ هەڵوێست بین بەرامبەر بە کچەکان و ژنەکانی خۆمان یا ڕەبی خۆیان شەرم و حەیامان بۆ بگەڕێنیتەوە ئەو شەرم و حەیایی کە نەنگ و داپیرە و دایکەکانمان هەیان بوو یا ڕەبی خوای بۆمان بگەڕێنیتەوە لە شەڕی خراپەکاری ئەم فەسادانە بە دوورمان کەی ئامین 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 الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دژمنانی ئیسلام و بەکرێ گیراوەکانیشیان ئافرەتانیان بە ناوی ئازادیەوە تۆ ئازاد بە بە ناوی ئازادیەوە ئافرەتانیان لە ماڵ دەرکرد ئافرەتیان لە ماڵان دەرکرد ئەو کاتە ئەو ئافرەتانە ئەوەی کە پێیان وتن ئەو ئازادیە و ئەو وعدانە کە پێیاندان جێبەجێیان نەکرد جێبەجێیان نەکرد لە ماڵیش دەریانکردن پەشیمان بوونەوە بۆیە ئەمڕۆ دەبینین لە سۆشیال میدیا چەندەها ئافرەت و لە ڕیبەڕێستان هەیە بێخاوەنە خاوەنی هەر نییە نەحساب بۆ باوکەکە نەحساب بۆ دایکەکە نەحساب بۆ براکە نەحساب بۆ پیاوەکە نە بۆ هیچ کەسێک حڕە بۆ خۆی ئازادە دەرەچێە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێمەی موسڵمانی ئەهلی جومع و جەماعەت گوێیان لێگرن لایڤەکەیان سەی لایڤەکەیان نەکەین لایکیان بۆکەین ئەوان حاش حەزری بێ خاوەنن
ئێمە چ پێویستمان بە ئافرەتێکی بێخاوەنە لە وڵاتە دراوسێکانمانەوە لە ئێرانەوە لە عێراقەوە لە سووریاوە لە تورکیاوە بێ بۆ لای ئێمە چ پێویستمان بەوانەیە ئەوانە جڕوجانەوەرن ئەوانە ئێمە فەساد دەکەن و تەسیریان بەسەر ئافرەتانیشەوە زۆر هەبووە تەماشا دەکەی ئیسلام فەرمانی کردووە ئافرەتە ماڵەوەکو شاژن بژی پیاو لە دەرەوە ئیشی بۆ بکە و کەسابەتی بۆ بکە و خزمەتی بکە بەڵام ئەمان دەڵێن بە ناوی ئازادی و بڕۆ دەرەوە ئەمجا زۆرجا سەلامەتیش نابن سەلامەت نابن چونکە ئینسان لە هەوازە ئاگر و بەنزین پێک بگەن خەتەرە ژن و پیاش بە هەمان شێوەیە کەواتە ئەوان بە ناوی ئازادیەوە زۆرێک لە ئافرەتانیان دەرکرد هەنێکیان کوژران هەنێکیان خەریکی بەدڕەوشتی و خراپەکارین هەنێکیان نازانن چی بکەن هەنێکیان خۆیان نەکوژن دەریان کردن بەڵام ئەو دەرکردنە کە دەرکران ئێستا ناتوانن بگەڕێنەوە لە ماڵ باوکیان بوون لە کەسوکاریان بوون ئەوەشی کە پێیان وترا هەمووی درۆ دەلەسە دەرچوو ئازادی چی؟ ئەوە ئازادیە یعنی ئافرەتان بچنە چێشتخانەکانەوە بڕۆنە بازاڕەکان و مارکێتەکان و ئیش بکەن و خاوەن دوکان گێچەڵیان پێ بکات ئەمە ئازادی ئافرەتە ئەوە ئازادی ئافرەتە خاوەن کارێک لە ئافرەتی لە کچەکەی من و خێزانەکەی من و خوشکەکەی من و تۆ تووڕەبی و سوکایەتی پێ بکە بۆ هاکی بۆ هات کرد بۆ ئۆتشکان ئەوە ئازادی ئافرەتە یاوە ئازادی ئافرەتە ئافرەت بە ڕێزەوە دانیشی خزمەتی ماڵ و مناڵ و پیاوی خۆی بکە و پیاوەکەشی حەماڵی بۆ بکە و خزمەتی بکە کامیان باشترە خوا فەرمانی کردووە ئەبێ خزمەتی خێزانەکەی خۆت بکەی ئاخر گۆزە لە کانی هەموو ڕۆژێ بە ساغی ناگەڕێتەوە هەنەجار لە دەستەکەوێتە خوارە ئەشکێ ئەمە قسەیەکی کوردەواریە لەوانەیە ژنەکە و کچەکەی تۆش هەموو ڕۆژێ بە ساغی و بە سەلامەتی نێتەوە بە ناوی ئازادیەوە ئافرەتێ زۆریان فەساد کرد بەداخەوە ئەمڕۆ قەیرانی شەرم و حەیایە بە تایبەتی لای ئەوانەی کە زینا دەکەن قەیرانی شەرم و حەیایە لای ئەو ئافرەت و پیاوانەیە کە خەریکی زیناکردنن پەنا بەخوای گەورە من چی لە ماڵ بکەم چی لە خانووی خۆش بکەم چی لە پارە و پول بکەم ئێمە چی بکەین لە پارە و پول و خانووی خۆش ئەگەر شەرم و حەیا نەما لە ناو کۆمەلگای ئێمەدا چەند جار بیستمانە باو باپیری ئێمە میوانی هاتووە کچەکەی خێزانەکەی خوشکەکەی ناوماڵی گستک داوە وتێتی خوایە گیان حیوانێک جارێ جوانەگایەکی گرۆتە قوربانی حیوانێک ئەکەمە قوربانی و ئەکەمە خێر خوایە گیان حیوانێک دەکەمە خێر بەس فڵان کەس ئیتر کچێتی خێزانێتی خوشکێتی هەر کەسێکە بە چەمانەوەوە گستک نەدا و دابنیشێ گستک بدا ئەو باوباپیری ئێمە بوون ئەو باوباپیری ئێمە ئێستا ئافرەت دێتە دەرەوە بەر دەرگا گستکەدا هەموو گیانی بە دەرەوەیە لەچکی فڕێداوە بەڕاستی ئامە کارە ساتەکەیە شەرم و حەیا وردە وردە بەرەو نەمان دەچێت حیوانێ دەکاتە خێر بەس بۆ ئەوەی ئەو ئافرەتە نەچەمێتەوە بە چەماندنەوە گستک بدا بەڵکو دابنیشە بە دانیشتنەوە گستک بدا کوا ئەو ڕۆژە کوا ئەو کەسانە ئەوانە بە دواکەوتو حسابەکرێن نە ئەوانە بردیانەوە لە دوای مردنیشیان بردیانەوە ئەوانشی کە ئەمڕۆ خۆیان بە پێشکەوتوو دەزانن خۆیان ڕوت کردوێتەوە دۆڕانیان ئەوانەی کە مردن ئەوانەی کە ئێستا زیندون و تۆبە ناکەن ئێستا هەزارەها و ملیۆنەها ئافرەتی سافیرە هەیە لە ناو قەبرە هاوارەکە و پەشیمانە خۆزگایە سافیرە نەبوومایە بەس تازە ڕۆشت با بگەڕێنە سەر دینی ئیسلام ئەو عادەتەی کە باو باپیر و نەنک و دایکی ئێمە هەیبوو نەک ئەمەی کە لە ئافرەتانی ئەوروپاوە فێری بووینە بەڕاستی ئەوان دەیانەوێت وامان لێ بکەن شەرم و حەیا نەمێنێ ئەڵێ حساب بۆ پیاوی خۆت هەر مەکە پیاو چێتە حسای بۆ بکەی حساب بۆ پیاو مەکە حساب بۆ باوکو دایک هەر مەکە حساب بۆ بنەماڵە و خانەواتە هەر مەکە تۆ ئازاد بە ئازاد ئابەم ناوەوە ئەمیش فەقیرە نەزانە هەڵە خەڵەتەیە حساب بۆ پیاوەکەی ناکە حساب بۆ خەڵکی ناکە و ڕائەکات دوایش پەشیمان دەبێتەوە ناتوانێت بگەڕێتەوە تازە هەردووکی لە هەردووکی بوو ئەوان ئیشی کە وعدیان پێدا نە لە دنیا و نە لە قیامەت هیچی بۆ ناکەن ئیلا مەگەر لەگەڵیان ڕابێرن ئیلا مەگەر ڕێگای خراپەکاری فێشا پیشان بدەن غەیری ئەوەی هیچ لێتر نییە کەواتە دەماشا دەکەی ئەوان دوژمنانی ئەم ئیسلامە
دەیانەوێت لە ماڵ دەریانکەن حساب بۆ پیا و باوک و دایک ئەمانە هەر مەکە ئەوانە چنگە حسابی بۆ بکەیت تۆ بە خۆت خاوەنی خۆتی ئەمجا کە لە ماڵ دەریانکردن بەبێ مارەیی بەبێ مارە بڕین بەبێ مارە پێدان ئەمجا لەگەڵیانە دەخەون و شەهوەتی خۆیان لەگەڵا تێرەکەن خەڵکیان بۆ دەهێنن دەیانکەن بە لەش فرۆش ئافرەتێ بە ناوی ئازادی و دەریان کرد بۆ لەش فرۆش و خۆی کوشت تەواو پەشیمانە ئەمە بە ناوی ئازادیەوە بۆی ئەمڕۆ لای زۆرێک لە خەڵکی بەتایبەتی ئەوانەی کە بەدڕەوشتوی زینا دەکەن قەیرانە چۆن قەیرانی پارەیە ئەوە قەیرانی شەرم و حەیایە خی گەورە کەسانەمان بە دوور کات پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لحديثك صحيح ترغيبا الحياء من الإيمان والإيمان في الجنة حياء لإيمان ويشرم حياء لإيمان ويبشك لإيمان أو شيء بحياء بيو إيمان دار بي لبهشتايا خوشك كم أوان دياني لبهشت محرومت كان خوشك بريسكم براي بريسم كشي إيويا خوشكي إيويا خيزاني إيويا سافيري لبازارة كانوا ئاهانگ و بۆنەکاندا خۆ لە ئەمریکا و بەریتانیاوە نەهاتوو کچەکانی ئێمە و خوشکەکان و خێزانەکانی ئێمەیە کە ئێمە ئەهلی مزگەوت و جومعە و جەماعەتین بەتەمای بەهەشتین کچەکان و ژنەکانیشمان بۆ دۆزەخ ئەنێرین بەداخەوە دڵسۆزی ئەوان نین ئێمە دڵسۆزی ئێمە بۆ ئەوانەوە نیە کچەکان و ژنەکانمان سافیرە بێ با خۆیان داپۆشن با لەچک بەسەریانە بدەن با سنیان دەرنەخەن لە بازاڕەکانە آخر گەنج تووشی فەساد دەبێ والله پیاوی ئەمڕۆ داماوە والله من ڕاستی کە پێتان ئەڵێم والله ئافرین بۆ پیاوی ئەمڕۆ کە زۆربەی خراپەکاری ناکات ئەم هەموو ئافرەتە لە بەردەستیایەتی دوکاندارێکە ڕۆژی 50 ئافرەت سنگی خۆی پێشانەدات ئەچەمێتەوە کاکە لەچکی بەسەرەوە نیە جلێکی خراپی لەبەرایە ئافرین بۆ ئێوە ئینشاڵڵا ئەگەر خۆتان ڕابگرن ئەهلی باشتە پیا بەڕاستی هەر باشە تووشی فەسادی زیاتریش نابێ خۆشەویستان بەڕاستی لە کۆتاییدا دەڵێم دژمنانی ئەم ئیسلامە بەکرێک گیراوەکانیشیان ئەوان بە ناوی ئازادیەکی درۆوە ئافرەتان دەرئەکەنە دەرەوە لە ماڵ ئافرەتان بێخاوەن دەکەن بەڵام واللهی ئەوان دڵسۆزی ئەو ئافرەتانە نین لەبەر خۆشەویستی ئەوان نییە ئەوان واللهی دەیانەوێت ئافرەت وەکو کاڵایەک بەکاربهێنن چۆن شتێک دەفرۆشی بڕۆ لە زۆرێک لە وڵاتەکان کۆمەڵێک شارعەیە کۆڵان هەیە جادە هەیە ئەمە بەست شوێنی دەشفرۆشەکانە وای هاتۆ کراوەتە ناو جامەوە لەو دوو جامە کەسێک کامیان هەڵەبژێری ئەیانەوێت ئافرەتانی ئێمەش ئاوا لێ بکەن چەندێک لەشفرۆش لەم وڵاتەی ئێمەدا هەیە چەند شوێن هەیە شوێنی دەشفرۆشیە لەسەر جادەکان ئافرەتان نابینی ئێمە چی پێویستمان بەم لەش فرۆشانەیە کە لە دەروی وڵاتی ئێمە هاتوونە وڵاتی ئێمەش فێرەکەن چی پێویستمان بە وڵاتەکانی دەوروبەرمانە حەچی لەش فرۆشەی بێت بە ناوی لەش فرۆشی لەسەر جادەکان بۆسێ بە ناوی شتێترەوە ئافرەتانی ئێمەش لە خشتە بەرن بێگومان دوژمنانی ئیسلام و بەکری گیراوەکانیشیان دەیانەوێت کۆمەڵگایەکی بەدڕەوشت و دوور لە شەرم و حەیا دروست بکەن بەڵام ئێمە ئەگەر عاقڵ و تێگەشتووی بین لە خوا بترسین هەموو پیلانەکانیان بە ئیزنی خوا بەتاڵەکەینەوە بۆیە تەماشا دەکەی دەیانەوێت فاحیشە بەدڕەوشتی بڵاوکەنەوە ئافرەت وەک کاڵایە بەکاربێنن کڕین و فرۆشتنی پێوە بکرێن بە ناوی ئازادیەوە ئەمجا خۆیان تێر ئەکەن لە ئافرەتان شەهوەتی خۆیان دائەمرشێنن بە ناوی ئازادی ئافرەتانەوە ستوکایەتی پێ ئەەکەن ئەمە ئازادیە بۆ ئافرەت ڕۆژی لەگەڵ دەیەها پیاوە بخەوێ ئەمە ئازادی ئافرەتە ئەمە حورمەتی ئافرەتە ئەمە ڕێزە بۆ ئافرەت حاشا ئاگامان لە کچەکان و خوشکەکان و خێزانەکانی خۆمان بێ با بە شەرم و بە حەیا بن ئێوە ئەهلی جومعە و جەماعەتن پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم لە ئاخری زەمانە لە ئومەتەکەم کۆمەڵێک پەیا بن حەدیث صحیحە لە بەردەم دەرگای مزگەوتەکان ئیزدیحام دروست دەکەن ئەوە تا سیارەکان ئیزدیحامی دروست کردووە بەڵام لە ماڵەوە ژنەکانیان سافیرێ مەبەستمەوە نییە کە لە ماڵ خۆیە یعنی ئافرەتەکانیان کە لە ماڵەوەن کە دێنە دەرەوە سافیرن خۆشیان لە جومعە ئیزدیحامیان لە بەردەم مزگەوتەکانە دروست کردووە ئەوە ئێمەین جا هەر کەسێک لەو کەسانە ئەوە بێ قوڕ بەسەریەوە زەم کراوە ئەوان دەیانەوێت
ئافرەتان شەرم و حەیایان نەمێنێ حساب بۆ هیچ پیاوێک و هیچ کەسێک نەکەن بەڵام خوشکە بەڕێزەکەم لە کۆتاییدا پێ دەڵێم واللهی بە شەرم و بە حەیاوە تۆ قورستری بەڕێزتر و جوانتری واللهی ئافرەت هەرچەندێ بە شەرم و بە حەیا بێ بەڕێز بێ واللهی قازانجێتی بۆ دنیا و قیامەتی خوای گەورەش کەسێکی خۆش دەوێت بە حەیا و بە شەرم بێ بۆیە بە ئاگامان لە خۆمان بێت قیامەتی خۆمان نەدۆڕێنین بە ئاگامان لە خۆمان بێ دوژمنانی ئەم ئیسلامە دەیانە ناشرینمان کرد شەیطان لە بەهەشتا چی کرد وەسوەسەی بۆ ئادەم و حەوا دروست کرد بۆچی لیەنزیع بۆی دای بکەنێت عنهما لیباسەهما بۆی جلوبەرگیان لەبەر داکەنێ یەکەم هەدەفی ئامانجی شەیطان ئەوە بوو ئەوان جلوبەرگیان لەبەرا نەمێنێ ئەوەش هەدەفی شوێنکەوتوانی شەیطانە ئێمە لە چ فڕێدەین ژنەکانمان کچەکانمان و خوشکەکانمان دوایەوە سنگیان دەرخەن و قۆڵیان دەرخەن و قاچیان دەرخەن و بە ناوی پێشکەوتنەوە ئەوە هەدەفی شەیطان و ئامانجی شەیطان و شوێنکەوتەکانێتی جا هەر کەسێکیش بە قسەی شەیطان بکە خوا لە قورئانە چەندەها شوێنە دەفەرمێ بۆ ناو جەهەنم دەڕوات داپۆشراوی بۆ بەهەشت ئەبا سافیرەیی بۆ جەهەنمت ئەبا گەر تۆ بە نەکەی بۆ خۆت هەڵی بژێرە ئەمڕۆ پێش مردن هەڵی بژێرە پێش مەلەک الموت بێتە خزمەتت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خوايا الشر محياما بنصيبك يا ربي خوايا ئافرەتەکان من خوایان شەرم و حەیایان زیاتر پێبەخشی یا ربی خوایە ئەو خوشکە بەڕێزانەی کە سافیرن خوایە هیدایەتیان بدەی یا ربی خوایە هیدایەتیان بدەی خوایان غیرەت بە پیاوەکانیشیان ببەخشی بە باوکەکانیان ببەخشی وان لێ بکەن دایان پۆشن یا رب العالمین خوایان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی ئەوانەی نەخۆشن خوایە شیفایان بدەی ئەوانەی قەرزارن قەرزاریان بۆ دەبرکەی خوایان وڵاتمان لە شەڕی خراپەکاران بپارێزی خوایان هەر کەسێک بۆ ئیسلام و مسلمانان شەڕ و خراپە و بەدڕەوشتی دەوێت یا ربی خوایە بە گەورەی خۆ لە ناوی بەرە یا ربی خوایە هەر کەسێکش بۆ ئیسلام و مسلمانان خێر و چاکە و ڕەوشت بەرزی دەوێت یا ربی خوایە سەرکەوتوویکە یا ربی خوایە برا مسلمانەکانشمان لە غەزە سەرکەوتووکەی خوایە جوولەکە و وڵاتە زلهێزەکان زەلیلی و ڕسوای دنیا و قیامەت بکەی آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين